خی گەورەتان لێبێ ئەم کاتتان باش من جەبار شێخانیم لە ڤیددیوەیەکی تراتمەوە خزمەتان. ڤیددیۆی ئەمڕۆمان بەرەزان باسی چۆنێتی داواکردنی ARC کارتە. کاتێک کە کەسێک یا پەنابەرێک یا پەناخوازێک دێتە ناو بەریتانیا پێویستەکە حکوومەتی بەریتانیا ئایدی کاردێکی پێبداواتە شوناسنامەیەک یا ناسنامەیەک یا هەویەک یا تەسکەرێکی پێبدا کە لە بەریتانیا پێوترێ ARC کات واتە ئەپلیکیشن registration certificate. ئەمە بۆچی بەکاردێ؟ بۆ ئەو بەکاردێ کە تۆ بتوانی لە دکتۆری ددان یا لە خۆ نەخۆشخانەکان ناوی خۆت تۆمارکەی، بۆ بتوانی کە کاردی بانقی پێ بکەیتەوە ئەگەر زەڕور بوو، بۆ بتوانی کە سەردانی زۆرێک لە دوکان و شوێنەکان و لە چەندین شوێنە ئەم ARC کاردە پێویستە تۆ نیشانی بدەیت، بەتایبەت ئەگەر تەمەنت یا ڕوخسارت لە خوار 18 ساڵەوە نزیک بوو. زۆر کەسێک لەی ئەوەکە کە ماوەیەکی زۆر لە بەریتانیا و تا ئێستا ئەو ARC کاردەی بۆ نەهاتووە. بەڕێزان لە ڕێگەی ئەم ئیمێل ئەدرەسەوە، ئەمە ئیمێل ئەدرەسەکەیە کە لێرە دامان ناوە وەکو لێرە ئایبینن، لە ڕێگەی ئەم ئیمێل ئەدرەسەوە باشە، لە ڕێگەی ئەم ئیمێل ئەدرەسەوە کە ئێستا ئایبینن، ئەمە لە کۆمنتیش بۆتان داهانێم، ئەتوانن ئەم فۆرمە پڕکەنەوە. ئەمە فۆرمەکەیە، من دامناوە لینکی ئەم فۆرمە یا تەکستی ئەم فۆرمەش ئەمەش لە کۆمنت هەر بۆتان داهانێم، ئێوە بە خۆتان توانن کۆپی بکەن فۆرمەکە پڕکەنەوە، یا لای محامیەک یا لای کەسێکی شارەزا لە بواری پەنابەریە یا خۆشتان ئەتوانن پڕی بکەنەوە، پێویستی بە کەس نییە چونکە فۆرمەکە زۆر 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 سادەیە. باشە، لێرە ئەمانە وەکو خۆی جێتێڵی لە خوارەوە ئەنووسیت hello dear. باشە، لێرە نووسراوە my name is مەسەرەن تۆ ناوت بۆ نمونە علی عەبدوڵڵا ئەحمەدە. باشە، ئەمە بۆ تێستن ئەمانە. باشە، پۆرت ڕێفەرەنس نەمبەر عادەتەن ئەم پۆرت ڕێفەرەنس نەمبەرە ئەو ڕێفەرەنس نەمبەرەیە کە لەکوێ هەیە کە لە وەرەقەی سێکشن 95 هەیە. ئەگەر سێکشن 95 نیە، ئەگەر سێکشن 95 هەیە ئەوە لەسەر وەرەقەیە هەیە، ئەگەر نیتە ئەوە لەسەر وەرەقەی هاتنی تۆ بۆ بەریتانیا هەیە. ئەم فرام خەڵکی کوێ؟ عێراقی، ئێرانی، سووریای کوێی؟ لێرە ئەینووسی I have been in UK from مثلا تۆ لە چەری چەنەوە لە بەریتانیای مەسەلەن بۆ نمونە نووسی 12/12/2000 بۆ نمونە 20. لێرە ئەدرەسەکەت دەنووسی. باشە، ڕقم 12 مەسەلەن بۆ تێستن ئەمانە ستریت وەکو خۆی ئەینووسیتەوە، ئەدرەسەکەت بە کاملی ئەنووسیت. باشە، بە پۆستکۆد و بە هەموو شتێکەوە. باشە بەڕێزان، بەم شێوازە ئەدرەسەکەت دەنووسی، my date of birth موالیدەکەت دەنووسی. لێرە ئەم نووسینانە هەمووی وەکو خۆی جێتێڵی. باشە، لێرە نووسراوە کە پەیوەندیم بە میگران هێڵپەوە کردووە و توانم ئیمێل ئەدرەسە بەکاربێنە و ئەتوانی بنووسی. لێرە دەجار داوام کرد تا ئێستا هیچم بۆ نەکراوە و تکایە ARC کاردەکەم بۆ بنێرن. ئەمە یەکێکە لە ڕێگاکانی داواکردنی ARC کارت ئەپلیکیشن ڕەجستریشن سەرتیفیکەیت لە وڵاتی بەریتانیا. بۆ ئەو بەڕێزانەی کە ARC کاردیان هەبوو ئینکوایریان هەیە، واتە ناڕەزاییان هەیە، بۆ نمونە موالیدیان غەڵەتە، نەشناڵیتیان غەڵەتە یا دیسان ونیان کردووە، لێرە زۆر زۆر بەسیط و سادەیە. چی ئەنووسی؟ لێرە ناوەکەت دەنووسی. لێرە نووسراوە ئەمە لەم بەشە ناوەکەت دەنووسیت، لێرە ناوی یەکەم دەنووسی، لێرە ناوی فامیلیت دەنووسی، واروها لە ڕیزی دووەما date of birth موالیدی خۆت و ARC کارت ڕفرەنس ئەگەر هەتا ئینووسیت و ئەمانە هەمووی زۆر زۆر سادەی پڕیەکەیتەوە لە خوارەوە ئەڵێ ئایا مەسەلەن بۆت نەهاتووە هەتا ئێستا، ئایا ونت کردووە یا ڕسمەکەت ئەپدودەیتەکەی فۆرمەکە پڕەکەیتەوە و هەمیشە سەردانی پەیجی جەبار شێخانی بکەن بۆ وەرگرتنی زانیاری زیاتر و وەرگرتنی ڤیددیۆی نیە. هەتاوەکو ڤیددیۆیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم، خواتان لەگەڵ، کاتێکی شاد.